وەرزشی شاخەوانی پەرەیسەندووە. لەناو وەرزش شاخەوانیە چەند جۆرێکی دیکەش هەیە. یەکێک لە جۆرەکان وەرزشی بەردەوانیە کە ئێستا لە سلێمانی بە شێوەیەکی زانستی کۆمەڵێک فێرخواز فێر دەکرێن تا وەرزشی بەردەوانیان لا ئاشنا بێت و لە داهاتوودا بتوانن بە شێوەیەکی باش تواناکانی خۆیان پیشان بن و ئەگەر بکرێت لە پاڵەوانتەکانی دەرەوەش ئەنجامی باش بەدەست بێنن. وەزنێکی خۆی پێیا کرد کە ئامرخانی ئامۆزایەتی هاوەزنێتی باوەتەکەی بێش کرد. ژمارەیەکی زۆر فێرخواز مەشقی وەرزشی بەردەوانی دەکەن. دیوارەی بەردەوانی لە پارکی هەواری شار لە سلێمانی دروستکراوە. منداڵانی خوار 15 ساڵ مەشقی وەرزشی بەردەوانیان پێدەکرێت. ڕۆژانی شەممان بەشی هونەری و فێرکاری چالاکیەکانی تۆڕی شاخەوانی کوردستان لە میانی کار و چالاکیە بەردەوامیەکانیاندا سێمین وانەی فێرکاری بەردەوانی ناوهۆڵیان بە فێرخوازانی خوار تەمەن 15 ساڵ وتەوە. وانەکان ڕۆژانی شەممان کاتژمێر 4 لە دیوارەی دەستکردی گمۆ لە پارکی هەواری شار لەلایەن ڕاهێنەرانی بە ئەزمون و شارەزایانی بواری هونەری و فێرکاری شاخەوانی دەوترێتەوە. تۆڕی شاخەوانی کوردستان لە ڕاگەیەندایەکدا بڵاوی کردەوە هەوڵ و هەنگاوەکانیان بۆ بە زانستیکردن و بەرەو پێشبردننی بواری شاخەوانی بەردەوام دەبێت. وەرزشی بەردەوانیمان بینی با زیاتر بزانین ئەم وەرزشە چۆنە و چۆن ئەنجام بدرێ و کێن ئەوانەی کە ئێستا سەرپەرشتی ئەکەن. عەباس محەممەد بەرپرسی بەشی تەکنیکی تۆڕی شاخەوانی کوردستان لە سپۆرت مەگەزین میوانە. عەباس بەخێر بێی. سپاس بۆ ئامادەبوونت. دەستخۆشتان لێ یەکەم بۆ ئەم بەرنامە جوانە. سپاس بۆ تۆ. بینیمان ئەم منداڵانە فێرەکرێن. جەبا باسی ئەمە بکەین ئەم وەرزشە وەرزشێکی توانین بڵێن نوێیە بە شێوەیەکی زانستی. ئامانجتان لەمە چییە و چۆن ئەمە دروستکراوە لە شاری سلێمانی؟ دووبارە دەستخۆشیەکەم پێشەکی ئەم وەرزشێکی دەگمەنە. بڵێن دەگمەنی یانی لە سلێمانی یا لە کوردستان تۆزێ دەگمەنە تا کەمە مەخسووسەن بۆ بەتایبەت بۆ مناڵان. ئەم وەرزشە مەبەست لە ئێمە کێسا هەستاوین بە فێرگەیەکی مناڵان کە خەریکین بە خۆبەخشانە ئیشی تیاکەین. مەبەست لەمە چییە؟ باشە ئێمە خۆمان بە شێوازێکی ژین خۆمان فێر کرد. خۆڕس خۆمان فێر کرد و مەسەلەن تاوەکو گەیشتینە حەدێ دوای ئەو تا ئاستێک لەو ئاسای دوای چین بۆ دەروەی هەرێن بۆ فێربوونی زانستەکان. باشە چەنا خوڵمان بینیوە لای کەسانی شارەزا لای مامۆسانی شارەزا لە دەرەوەی هەرێم لە ناوخۆش کەسانی باشمان هەبوو بەڵامی تر بەردەوانەی یا مەسەلەن شاخەوانی وەرزشی شاخەوانی شێوازێکە لیڤڵی هەیە چین بە چین لیڤڵ زیادەکە مەسەل معلومە زانیاری زیاکە. ئەنجا مەبەست لەمەی کە ئێمە هەستاین ئەم فێرگەیە دروستکەین بۆ ئەوی مناڵەکان کە لاوەڵەوە دەست پێەکەن بە شێوازێکی زانستی فێر بن. باشە بە شێوازێکی زانستی فێر بن و بتوانین هەر ئەم مناڵانە بگەین پێشبڕکێی نێودوڵەتی هەروەکو وڵاتانی چاودەورمان کە زۆر پێشکەوتونتیا لەم بوارەیە. خۆبەخشانە هەستاوین ئەم مناڵانە لە هەفتەیەکە ڕۆژێکمان بۆ داناوە کوڕی شەممان مەسەلەن بۆ فێربوونی ئەو وەرزشە. باشە ستافەکەتان چەند کەسن؟ ئێستا تقریبان لە وێنەکانی شادیارە ئەم دقی 20 نەفرێک ناونووس بووە مەسەلەن بۆ ینی فێرخوازەکان 20 کەسن. فێرخوازەکان 20 کەسن. خۆبەخشەکانیش
ئەتێت چاپیان نەفەرین ئەتێ بەپێی توانای خۆمان ئێمە ئەو معلوماتێکە وەرمان گرتووە ئەوەی کە لە دەروی وڵاتی ژێنامانە ئەوەی لە کەسە بە ئەزمونونەکانیش پامان کردووە وەرمان گرتووە چین بە چین بیگەێنین چین بە چین بیگەێنین بۆ ئەوەی ئەم وەردشە پەرەپسێن و فراوان بێ هەر ئەم مناڵانەی ئێمە داهاتوو بەشداری لە پێشبڕکێ عالمیاکەن سەرکەوتن بەدەسێنن ئەم بوارە ئەم وەردشە لە کوردستانە بە شێوازێکی بەرچاو فراوانە بێت زیاکە ئەم دیوارە چەندێکە دروستکراوە جەبا سی دیوارەکەم بۆ بکە ئەمە چۆن دروستکراوە لە چی دروستکراوە چەند بەرزە ئەم دیوارە پێشێکی بڵێن لەسەر ئەرچی پارێزە دروستکراوە بە هەوڵ و توانای بە هەوڵ و تێکۆشانی یەکێک لە ئەندامانی شاخەوانەکان کە زۆر هەوڵیاوە تاوەکو ئەم دیوارە دروست بووە تاوەکو توانیوێتی ئەم دیوارە بە لیزنەی محافزێت پارێزە بناسێنێکە ئەم دیوارەشێکی ئاوایە ئەم ئیسفادەی هەیە ئەم وەرزشەیە ینی تاکو و توانیوێتی ئەمە بپسڕێ بۆ بەشی بەردەوانی ئەم لەسەر ئەرکی محافظ لەسەر ئەرکی پارێزگا دروستکراوە دوو هەمان ئەم دیوارە بەرزەکەی 12 مترە پانەکەی 6 مترە ئەمە بەشی چەند بەشی کە لەوێنەکانە دیارە ئەلوانەکە بۆڵدرە ئەوە بێ حەبل ئیسفادەی لەکرێ یان بێ تەناف بێ حەبل دۆشک داخرێ پێڵم بۆڵدر و بەبێ هیچ حمایەتێک تۆ تەمرینەکەی ئەلوێ لە چی پێک هاتووە ینی جۆرەکەی چییە و ئەرزیەکەی چییە گەریشێک ڕدایەک بێت ئەم ئەرزیە ئەلێرا کە بزن کە 12 متر بەرزە باشە ژێرەکەی هیچ پێویست ناکە مەسەلەن زۆر نەرم بێ حاڵەسە بێت چونکە تۆ بە حەبل و حمایەتی حەبلەکان ئەشان بەستێتەوە بەڵێ وەکو ساهارنێس ساگەی لە وێنەکانە دیار بێ ئەمە سا حالێن ئەمە سەرەتایین ئەمە پێش هەموو شتێک ئەبێ زانستەکە فێر بن بڵێ کە بە زانستی شت فێر بوون دوای ئەسنە سەر حەبل و سەر دیوارە و تەمرینەکان ئیدامە ئەدرێ سەرەتا چەند مترێک بەرزە بنەوە سەرەتا هەر ئەو لەو 5 متر زیاتر لەو 2 مترە زیاتر بەرز نابنەوە بۆچی بۆ تەکنیکەکەیە ئەبێ ئەو تەکنیک و زانستە وەربگرن تەکنیکەکەی چۆنە بم نەگەیەکێک بێوێ سەرەتا سەرکەوێ چی پێشە خاوەنمونە مەسەلەن تەکنیکەکە خستن چۆن ئەڕوا سەر شێوازی دەستگرتن بەڵێ تێگە شێوازی دەستگرتن گۆڕینی جیرەکان ئیسفادە لە قاچ مەسەلەن ناتوانانی هەر بەدەست ئیسفادەکەی ناتوانانی هەر بە قاچی ئیسفادەکەی ئەبێ ئیسفادە لە هەردوو دەست و قاچ بکەی بە تەکنیشی هەنەشت هەیە بەڕێکی ناتوانانی بڕۆی ئیلا ئەبێ تەکنیکێکی تیا بەکاربێنی ئەنجا ڕێتەیە بڕۆی باش وا دروستکراوە ئەبێ تەکنیکەکە 100% تەواو بێ فێربووی مەسەلەن پیاوە تەکنیکەکە ئاوایە چۆنی دەسەگری ئەبێ لە چه حاڵەتێکە دەستە قفڵ نابێ ئەوانەی کە وردەکاریەکان هەمی فێربوون لە خوارەوە ئەنجا ئاخەنە سەر حەبل و تەمرینە لە دیوارەکەیەکەن باشە ئێستا ئەو منداڵانی کێن بۆ ئەم جۆرە وەرزشە بێگومان جەستە و بازویان بەهێزەکە جۆرەکە لە بەهێزکردنی جەستە و ئەوانە بۆ ئەوانەی کە سەرەتایین چ مەشقێکی جیاوازەکەن کە خرێنە سەرمانی ماوەی خۆگەرمکردنیان چۆنە وەکو وەرزشێکی تر خۆیان گەرمەکەن کاتی گەرمکردن جا سەرکەوتن بەسەر هەموو وەرزشەکانی کە خۆگەرمکردنمانە پێشەکی نیم سەعات خۆگەرمکردنمان هەیە تا تەواو ئەو ماسوولکانە جەستەی ئامادە ئەبێ بۆ ئەو کشانە چونکە ئەمە هەم کشانی تیا هەیە هەم قورسە وایە ئانی لە مسافێکی کەمە قورسێکی زۆر ئەکەوتە سەر ماسوولکەکانە باشە ئەوەنی وردە وەکو مەسەلەن لە وەکو شاخڕەوی نیە شاخڕەوی وردە ئەڕۆی گەرمەبی کێشە نیە بەس ئەمە لە مسافێکی زۆر کەمە زەختێکی زۆر لە ماسوولکەکانەکەی دوای تەمرینەکانیش دوای هەموو تەمرینە قورسەکانیش کە تەواو بوو دەدەقە چارەشێکی تر کشانیان پێەکەین بۆ ئەوەی کە تەشەنوجێکی قورس نەکەن و بێتەوە باری ئاسایی بێتەوە باری ئاسایی خۆی باشە جلوبەرگ لێرە چ دەورێکە بینێ جلوبەرێک عادەتەن لەو ئەوانەی کە ئاسان بێ بۆ سەرکەوتن ئەبێ بکشێ ئەبێ کشانێکی خۆشی هەبێ فەرح بێ لە بەرتا هەر جلوبەرگ هەبێ کێشە نییە بەڵام بکشێت ڕێگر نەبێتەوە لە وەرزشی باشترە جلوبەرگی وەرزشی باشترە ینی عادەتەنێکی تایبەتی نییە ئەوەی کە کێشی هەیە تایبەتی هەیە تایبەتەکە چێ مەسەلەن قاتی تراسوود کە بکشێت بۆ کیفایەتە بۆ جۆری کالە بەرزی نزمی پێڵاوەکان ئەم پێڵاوانە جیاوازن پێڵاوی بەردەوانی پێ ئەڵێن بە شێوازێ دروست کراوە گیرەکان بگرێ
هەتا گیرەی بچووکمان هەیە ئێستا مەسەن لەوانە گیرەی بچووکی تیا گیرە هەیە بە ئیساحە بەدەست ئەگیرێ ئێستا ئەلەمە بە بۆنەی نەبوونی ئەتا چونکە ئەلێرەیە ئەم بابەتەمان ئەلێرە باسکەین باشە پێڵاوەکان مەسەلەن هەمووی پێڵاوی پێ نێجارێ پێڵاوەکان تایبەتە و نرخەکانیشانەوە گرانە هەم مەسەن بۆ مناڵێک کێت ئەبێ پێڵاو و هارنێس و کڵاوی پێبێ ئەنجا ئەمە تۆزێ بۆ تۆڕی شاخەوانی کوردستان تۆزێ قورسە ینی ئەرکی دابینکردنیەوەوانە بەڵە دابینکردنی ئەمانە قورسە ئەگەر مەسەلەن وەرزش دۆست و ئەوانی کە خۆشەویستیان هەیە بۆ وەرزشەکەی بۆ هەموو وەرزشێک مەسەلەن هاوکار بن لەگەڵمانە بۆ دابینکردنی پێڵا و هارنێس و کڵاو و ئەمانە زۆر ئێمە پێشەخا بۆ ینی دەستمان کراوەترە بێ بۆ ئەم فێربوونی خەڵکی ئەمەیان چییە بە حەبلەکە خۆی بەسۆتەوە بەرام بەبێ یەک وەزن بن ئەبێ یەک وەزن بن ئێستا ئەمە لە وەزنی ئەوە ئێستا ئەمە ناتوانێت حمایەتی منکە کێشی من و تۆوەکو یەک بێ جاتوانین ئەگە فەرقێکی کەمی هەبێ کێشە نییە ینی ئەوە نیە هەر بیزەبت یەکشت بێ بەڵام ئەم ناتوانێت حمایەتی منکە لەو حاڵەتەیە ینی ئەو کێشەوە کە پارێزگاری لە یەکتر بکەن لە کاتی ڕووداوەکە لە کاتێککە مەسەن ئەم پاندۆڵە بێ باشە مەسەن سەرک ئەوێ لە نیوە ناتوانێت دەستی بەرە بێ لە گیرەکان باشە کە دەستی بەربوو هەموو زەختەکەیەوە سەر ئەم حمایەت چییە ئەمە پێڵەن حمایەتی ئەم ئەتوانێت ئەو ڕاگرێت لە ئەمە حالێن ڕایگرتووە بە ئیسراحەت نەرم ئەیەنێتەوە خوار چ مەترسیەک هەیە لەم وەرزشەیە هەموو وەرزشێک مەترسی ئەگەر باسی مەترسی بکەی مەترسی ئەمە لەسەر و هەموو مەترسیەکانی ترەوە لەسەر و هەموو مەترسی وەرزشەکانی ترەوەیە یاریزانەکانی کە مەترسی هەیە بەرکەوتنییان هەبێت لەگەڵ شوێن تشکێ یاری بۆکسێنە شوێن تشکێ دووگۆڵیە بە هەمان شێوە مسابەبی بەڵام ئەمە ئەگە بەش ئێستا ئێمە بۆچی هەوڵی ئەوەمان ناوە خۆبەخشانە بین ئەم وەرزشە فێری مناڵەکان بکەین بۆ ئەوەی کەمترین مەترسی هەبێ بۆ داهاتوو ئەگە بە زانستی فێر بوو کەمترین مەترسی دروستە بێ هەڵەیەک بەسیترین هەڵا گەورەترین کارەسات ئەخاتەوە ئەمە ئەنی شتێکی حاشاڵ نەگرە لای لە بواری شاخە بەردەوانیە شتێک باوە ئەڵێ یەکەم هەڵە ئاخر هەڵەیە فرسەتی هەڵی دوو هەمە نایەتێ مەترسیەکەی ئەو نەزۆر بەڵام بەگە بە شێوەیەکی زانستی بکرێەوە هەر زۆر بکەن ئەلێساوە هەوڵێن دوورەکەون مناڵەکان بە شێوەیەکی زانستی فێرکەین بۆ ئەوەی کە بوارەکە بەرەو پێچوو کە بوارەکە فراوان بوو کەمترین هەڵە ڕووبە ئەمە چەند ساڵە دروست کراوە لە سلێمانی ئەم دیوارەیە ئەو دیوارەیە ئیم ساڵ دروست کراوە باشە هێشتا حقیقەتەن ئێستا افتتاحی خەڵکی زۆر نەیبینیوە ئێستا وردەکاری ماوە تای بکرێت تۆزێ ئەجناکو دیوارشتەکە تەواو بووە باشە ئەم بەشەیان ئەم بەشە ئەلوانە دۆشەکی هەیە دۆشەکی هەیە 5 مەتر بەرزە پێویست بە حەبل و حمایەت ناکە 5 مەتر سەرەکەویت و دۆشەکێکی ئەستوری هەیە کەوتە خوارەوەی چه پارێزگاری لەمانە ئاکات چۆن بەرگەی سەرما و گەرما و ئەمە خۆی وا دروستکراوە بڵێن بۆ سروشتێکی ئازادە ئەمە بڵێ وا دروستکراوە هی ناو هۆڵ هی معمەلی جگەرەکە هەمانە ئەویش هەر دروستکراوە ئەو لە قاعایە بۆ ڕۆژانی باران و بۆ ڕۆژانی سەرما و کە نەتوانین لێرە تەمرینکەین ئەلێ تەمرینەکەین باشە ئێستا ئەگەر خەڵکی بێ ئەم وەرزشە بکات ئەتوانێت بێتە ئەو شوێنی ئێوە لێ وەرزشەکە بکە یاخودتە بێ ڕێنماییکەرێکی لەگەڵا بێ بەتاش ئەوەی کە بێت یەکەم ناتوانێت وەکو شتێ نیە بڵێ وەڵام یەم ئەچم لە ساحەکە بە تۆپێکەوە یاریەکەم کێشەم نییە ئەما بێ ئەم کەرەسانە پێ بێ ئەبێ ئەم کەرەسانی بۆ دابینکەی باشە ڕێنمایی بیتێ چی بکات چی نەکا باشە چۆن بکات ئەنجا ئەگەریکێ بێ خۆی سەرکەوە سەرەوە قورسە سەرکەوە سەرەوە بێوی کەسی لەگەڵا بێ چۆن بێتە خوارەوە بەبێ حمایەت و بەبێ ناتوانێت نەوەڵا خەتەرێکی زۆرە ئەتوانی سەرکەوی لە نیوە توانام نامێنێت و هیچ حمایەتێکە نییە و کارەساتێکی خراپ ڕۆیە باشە لەما سەرکەوتن چەندێ قورس بێ هاتنە خوارەوەش بە هەمان هاتنە خوارەوە بە حەبلەکە حمایەتچیەکە ئەوێنێتە خوارەوە باشە ئەمە لە سەرکەوتنی ئەوەی کە کەسێ بەرامبەر کەسێک بە تەنیا ئەگەر بڕوات
ئەم وەرچ تەنیایی دەگمانە نییە ئەو کەسێک کە بە تەنیایکە ئەبێ ڕوبەڕووی بەتەنیا ئەکرێت بەڵام زیاتر ئێمە باسی مەسەلەن بواری مناڵانەکەین باشە بواری مناڵ ئەوە کە هیچ ئەبێ دەژێر چاودێری خۆتا بێ گەورەکانیش لە حاڵەتێکە ئەکرێ بەڵام خەتەری زۆرە یعنی لای لە یاسای شاخەوانی قوبوڵ نییە بەتەنیا ئەو وەرچە بکەی بۆچی ئەگەر هەتا خۆش حمایەتی خۆشی بکەی قوبوڵ نییە باسی وت کرد ئەو دوو کەسا بێ لە کێشە نایەکسان بن ئەوەی کە سەرەکەوێ لەگەڵ ئەوەی خوارەوە ئەگەر ئەوەی خوارەوە کێشی زیاتر بێ کێشەکە کەمتر ئەوەی خوارەوە کێشی زیاتر بە هەر کێشە نییە بەس نابێت کەمتر مناڵەکانەکەم هەر هیچ کێشەیە نییە بەڵام مناڵێک بێت حمایەتی منکە وەختێک کە پاندۆڵ بووم ئەو ژڵاکێتە سەرەوە ئەو زیاتر ئەچێتە سەرەوە ئەو زیانی زیاتر پێ بەڵێ ئێستا منێکێ لەو مناڵانە کە زۆر حەزی لە حمایەت بوو کە مەسەڵەن کچەکەی خۆم بوو بە دوای هاوتەمەنی خۆی ئاگەڕا تا هاوتەمەنێکی خۆی دۆزیەوە مەسەڵەن کە بینێرێتە سەرەوە و خۆی فێری حمایەتکە بەشەکانە دیارە کە مەسەڵەن کا خالید ڕاهنماییەکە مناڵان لە تەمەنی چەنەوە لەم فێرگەی ئێوانێسا ئێستا لە تەمەنی 7 ساڵیە یا مەسەڵەن لە 6 ساڵیە تایەتی 6 کەمتری تیا هەیە بەڵام 12 تا 15 تیا هەیە بە کچان و بە کوڕانە بەڵێ کەسێک بێ مناڵەکەی بنێرێتە لای ئێوە چۆن پەیوەندیتان پێوە بکە ئێوە ڕۆژانی کەی لەوێن بە تایبەتی و ئایا فێرکردن بێ بەرامبەرە لێرە؟ بەڵێ فێرکردن بێ بەرامبەرە لە ئەم حاڵەتە مەسەلەن عایلە زۆریان سەیری ئەم وەرزشە ئاکەن باشە یان ناو ئەنووسن ئەڵە چۆنی لە کێوە دەست پێ بکەین چی بکەین ناو ئەنووسن گروپێکی تەلیگراممان هەیە ناو ئەنووسێتە و لە گروپەکە بڵاوەکەن و شەمان تەمرینە و یە بۆ تەمرین سەعات 4 بۆ 6 ئەم تەمرینەیە باش چه هیوایەکت بە وەرزشی بەردەوانی هەیە لە هەرێمی کوردستان وەڵا هیوام لە ساسە پێێتی لەبەر ئەوەی کە زۆر بەرەوبا بە باشی بەرەو پێچووە هەموو کەسێکیشی ئەم وەرزشە بکە ئەگەر پێشتر وەرزشکاریش نەبوو بێ ئەمە چەنا وەرزشکاری تریان ئەڵێن ئەمە چۆنە و بڵێن ڕوونکردنەوەیەک و تعلیماتیشی ئەینێ جارێک یەک لێمە تاقیە کاتەوە زۆر باشە وەرزشکاری باشە حەزی لێ بێ و یە بەشداری ئەکات چەنا ئەم وەرزشە بۆچی مەسەلەن زۆر ئومێدم پێێتی ڕۆژێ بوو لەم کوردستانەیە یەک هەڕنێسە بوو یەک هەڕنێسی ئەلەوە هەبوو کە ئەوی بە نەفرێ بوو ئەویش بەڕەحمەت بێ مەسەڵەن هەر لە هەمان وەرزشە کەوتە خوارەوە و کارەساتێکی زۆر قورس ڕوویە کە ئەوە بووکە بە گیانی خۆی تەواو بوو بەس ئەوە هەبوو ئەتر ئێستا لەخوا بە زیابێ کەرەسی شاخەوانی زۆر بووە کەسانێکی زۆر دایک و باوکیان مناڵەکانیان فێرەکەن یعنی مناڵەکانیان ئەخەنە ئەم بوارەوە باشە پێشبڕکی ئەمە بە خێرایی سەرکەوتنە یاخود چۆنە لەم وەرزشانە هی شاغنە بەس لەم وەرزشانە کە دیواری دەستکردی پێڵێن سرعەتە مەسەڵەن لە پێشبڕکیە لە پێشبڕکیە لە ئینەکانەکە دەرەوی وڵات کە پێشبڕکی ئەکرێ یا بە کاتە یا دوو نەفەر هەمزەمان بەیەکەوە بە هەمان شێوازی لە یەکچووی ڕێڕە و بە سرعەت ئەچکامێکیان زوو دەگەیشتە سەرەوە بێ بە پلەیەکەم باش دوهەمین پەیامی خۆت چییە لەسەر وەرزشی بەردەوانی و چ داواکاریەکەت هەیە؟ دوهەمین داواکاری من لە هەموو وەرزشکاران لە هەموو وەرزش دۆستان کە مەسەلەن هاوکار بن بۆ لەگەڵمانە هاوکار بن لەگەڵمانە بۆ مەسەلەن دابینکردنی ئەم کەرەسانە دابینکردنی ئەم کەرەسانە تۆزێ ئەمڕۆ گرانە نەک ئەمڕۆ هەموو دایمە هەر گران بۆ چونکە هەمووی ئەو حەبلە ئەو کارابینە ئەو گریگریە هەمووی ژیانی توی لەسرە شتانێکن گرانە و زۆر کوالەتین ئەجا لەسەر تۆڕی شاخەوانی کوردستان ئەمڕۆ ئەرشێکی زۆر قورسە ئەگەر شتێکی زۆر ئەلەمانە دابین بکات هەچەنە تا حەدێکی توانیمانە بە پێی پێویست شە دابین کەین بەڵام وەرزشەکە بەرچاوە مەسەلەن فراوانە بێ
و بەرەو فراوانی ئەڕابەرە گەورەبوون ئەڵ زیاترە ناکرێ مەسەلەن من 10 هەرنێسم هەبێ بۆ 30 نەفەر بۆ 40 نەفەر ڕاست ئەنجا ئەوەی کە ئەو داواکارێکی کە لێرۆ باسیەکەم وەرز دۆستان ئەوەی کە خۆشەویستیان هەیە بۆ ئەم وەرزشە بۆ هەموو وەرزەکانی کە هاوکار بن لەگەڵمانە بۆ دابینکردنی ئەم کەرەسانە بە هیوای کارەکانتان بەباشی بڕۆ ئاسانکاری زیاتران بکرێت ئاباز محەممەد بەرپرسی بەشی تەکنیکی تۆڕی شاخوانی کوردستان سپاس بۆ ئەمەدەوە لە سوپار مەگەزین خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم فرسەتە جوانە سەرکەوتوو بن.